يطلع السيد الرئيس بالسيارة. الجزائر شعبا وحكومة كانت سباقين لنجدة الشعب السوري. يعني سيادة الرئيس يقول للشعب الجزائري الذي دائما معكم كان والآن سيكون معكم دائما مستقبلا. نحن من الجيل الذي تربى في المدارس في المنهاج الرسمي السوري على الجزائر بلد المليون شهيد. بۆ ناسراوین کە وڵاتی 1 ملیۆن شەهیدی و ئێمە بەوە ڕاهاتوین کە ئافرەتانی سووری خەڵکی ئێمەیان پەروەردە کردووە. جەزائیر وەکو نەوەیەک ئێمە پەندیان لێ وەردەگرین، وڵاتی 1 ملیۆنین، 1 ملیۆن شەهیدی و بە درێژایی چەندین دەی ڕابردوو ئێمە سوودمان لەو پەندەی جەزائیر وەرگرتووە و ئافرەتانی سووریش لەم بارەیەوە نمونەن و سروشتیە ئەم پەیوەندیە بەم شێوەیە دەربکەوێت. ئێمە هەستمان نەکردووە کە ئەوانە لە وڵاتێکی دوورەوە هاتبێتن، نەخێر هەستمان کردووە لە وڵاتێکی زۆر نزیکن و برایەکی ڕاستەقینەی ئێمن و جەزائیریەکان بە بەردەوام نەوەکانی ڕابردوو ئێستاش بەردەوام بەشێکن لە ئێمە.